ئەو ئەسپانە هەندێکیان نەتایجی خۆمانە ناوە خۆمانە هەندێکیان لە دەرەوە دێ لە وڵاتەکانی دەرێ بەڵام ئەوان جەوازی دووەلیان هەیە یعنی کە لە بۆ نمونە بتوڵەک یان سیباقەشی جەمالی دەکرێتن ئەو دەتوانی ئەسپەکەی خۆت ببیتە فەڕەنسا جەوازی خۆی وەکو ئینسانەشی ئاسایی هەموو شتی خۆی مەزبوطە ئەسپیش پاسەپۆرتی هەیە بەڵێ ئەدیکوو بێگومان هەموو پاسپۆرتی خۆیان لەگەرە ناوی داک و باب و هەموو شتیان مەزبوطە جەوازی خۆیان هەیە ئەو ئەسپانێک کە جەوازیان هەیە لە بۆ نمونە ئەمە دەکا بڵێن ئەسپەکەمان کڕیوە نێرەکەمان کڕیوە لە دەرەوەی وڵات هێناومان لێرە نەتایجی لێ وەردەگرین ماینەکمان هەیە ماینەکە جەوازە کە لێکیان چاک دەکەین ئەو فەرخی دەیبیتن ئەمە ڕاستەوخۆ لێرکوانە لە نادی ئەربیل شەریعەیان لە ملی دەکەین ئەوانش ڕاستەوخۆ دەبنە جەواز لە بەرەوەی داک و باب و هەموو شتیان دیارە وەکو ئینسانێک هەموو فاسی DNA هەموو فاسەکانی لە بۆ دەکرێتن ئەو زە دەبتە جەوازی دووەلی بە ناوی خۆت دەکرێت یعنی بتوێ بچی هەر وڵاتێک ئەوە ولادەی عراقە بەسەر ناوی عراق دەنووسرێ ولادەی عراقە و بە ناوی خۆتە بۆ هەر وڵاتێک بیبی دەتوانی ئەوانەی جەوازیان هەبی ئەوانە یعنی سەریان فەرقیە نرخیان فەرقیە وەکو ئەوانە نییە کە جەوازیان نییە ئەوانەی جەوازیان نییە قیمەتیان هەرزانترە بەڵام ئەوانەی جەوازیان هەیە قیمەتیان گرانە لە دەفتەرش دەست پێ دەکا هەتا بگرە 25 دەفتەریش